ئەمن ئەو ڕۆشتەی باز دەکەم کە یەکێک لە لێرکوانە شادی ئەو حقەتی ئەگە لە بیری مابیتن ڕۆژێکیان 3498 پشکمان هەبوو لە مهرەبانی هەموو جارێ ئەعلان دەکەین ئەوە ئەوەندۆنەیە لە ئیدارەی دانیشتی بووم کابرایە کاتێکنم گوتی لە خەونەی پێیان گوتیمە بڕۆ ژمارە پشتی خێری 3500 بکرە لە دکتۆر دلێری لە خەوێ پێیان گوتیە بێتن 30 وەرەقەم بداتێ ئەو ژمارە پشکە خێری بکڕی کابرا ئاگای لێ نییە ینی لێ شتەکانی ما کابرایەکی هاکەزاییە هاتە ئیدارەی گوتی دکتۆرم خەونم دیتیەوە 30 وەرەقەم هینایە گوتیان بڕۆ ژمارە پشتی خێری 3500 دەکڕی والله ئەمنیش گوتم وڵای کاکە ڕاستە پشت خێریمانێ بە 3500 نییە دەبیتە 3499 کابراها داما زۆر عاجز دیار بوو یان وەکو برێ خەونەکەی ڕاز دەرنەچوو پێی عەنتیکە بوو گوتی هاتیمە تەواو هەر دەکڕم پشکەکەی دەکڕم تا زەمانم خەونم دیتێ بەو ئیشەی ئەو خێرە و ئەوانە ئەو پشە خێری هەر دەکڕم تەلەفۆنم کردۆ شادانی گوتم شادان ئەو پشکەچی خێری هاتیتەکنەما ئێستا دێتن گوتی دکتۆر وڵا تازە یەکەچکە شاد پشکەش خێری کڕی یانی ڕێک ئەو ڕقەمی بوو کە ئەو لە خەونەی دیتی بوو خەنی بوو لە خۆشیان کابراەکە زۆرم لێ کرد گوتم وەرە پیاوی چاک بە ڤیدیۆیەکم لەوە بکە وتی مستحیل ئەمنەوەی ناکەم بە ڤیدیۆ ئەو با ببینێ لە بۆ لقای ئەو دیوی دڵنیا بە هەمومان چاوەڕێی لقایکی ئەو دیوینە بەڵام ئەوەی بە هەمووتان دەرێم کە لە ناو خەستەخانەی ئیش دەکەن ئەو خەستەخانە هیچ ئازایەتی منی تێدا نەبووە میهرەبانی دڵسۆزی و لێزانی